كوابو إيمان بخوا يعني توحيد إخوا سي جور توحيد معناه سي جور توحيد معناه أماش بابتك طبعا لداهاتوا ديت وورديش باسي ليك يعني أروينا ناوى كلمة بكلمة لبروي إما بزانين خوا هركسي خوانا ناسي شون أي فرسي خوي إما كيشمان أويا دو جوار كس معناه وكل هنا كش دركوت لقصة كان معنا دركوت هلا بيناسي لا إله إلا الله دو جوار كس معناه جوري كان حق الله لا إله لا إله والإله مادة ألين حر خوانية وخوا مادة يعني هاي طبيعته وسروجته وهيجني نعوذ بالله أما كومالك بيانو تريم ملحد كومالك تريش مان هي بيانو تريم مشرك ألين خوا هي بس لقلها شريك بخوا قرار ده إيما بو أوي لقل أمدو ترفق سبكين بو أوي بتوانين بريان رابو وستين بلغة ببلغة پێویستە خوا بناسین تو ئەگەر خوا نەناسی کێشەی ئەمانە لە چیەوە دروست بووە مولحیدەکان بۆ مولحیدن لەبەرەوەی خوا ناناسن ئەی موشریکەکان بۆ موشریکن هەر لەبەرەوەی خوا ناناسن یعنی ئەگەر تۆ خوا بناسی چۆن مولحید ئەبی یعنی چۆن باوەڕت بەخوا نابێ تۆ ئەگەر خوا بناسی چۆن شەریکی بۆ قەرارە دەی یعنی ئاخر چی کەسێ مستحقا بیکەیتە شەریکی خوا برایان من ئەو پرسیارە ئەکەم چی کەسێ مستحقە بیکەیتە شەریکی خوا ئاخر تۆ ئێستا کابرایەک نمونەیەکی زۆر جوانی هێنایەوە وتی ئێستا کە تۆ کۆمەڵێ دەرزی ببینی دەرزی کۆمەڵێک دەرزی ببینی ڕژاوە کۆمەڵێک دەرزی ڕژاوەتە ئەم ناوە ئەگەر بەیەکێ بڵێ ئەم کۆمەڵە دەرزیە کە ڕشاوەتە ئەم ناوە چۆن ڕشاوە ئەگەر بڵێ لە خۆیەوە ڕشاوە شتێ طەبیعیە احتیمالە یەکێ ڕشان دەبێتی بە قەستەوە ڕژان دەبێتی احتیمالەیە هەر خۆی پرش و بڵاوە بێتەوە یعنی کەوتوێ لە دەست یەکێک و بێ مەبەست یعنی احتیمالە یەکێەوە مەبەست ئەمەی بڵاوە پێکرد بێ یعنی احتیمالێ هەروە بێ مەبەست بڵاوە پێکرابێ باش ئەگەر لەناو ئەو دەرزیانە دوو دەرزی ببینین یەکێکیان نوکەکەی چۆتە کونی ئەوەکەی تریانە احتیمالی ئەوەی کە بڵێ هەروای یەکێک تەرتیبی کردبێ وا داینابێ لەگەڵ ئەوەی تریانە کە ئەڵێت هەر لە خۆیەوە بووە احتیمالی کامیان زیادی کرد لەگەڵ ئەوەکەی تریانە یەکێک کرد بێتی چونکە معقول نییە ڕێک معقول نیە من لە دەستم بەرەوە بێت ڕێک یەکێکیان بشێتە کونی ئەوەکەی تریانە توزێ مستەحیلە وانییە ئەی ئەگەر سیانی چوو بێتە کونەکانی یەکتریە مەسەن دووکی ئەمە چوو بێتە کونی ئەوی تریانە هی ئەوی تریان چوو بێتە کونی ئەوی تریانە احتیمالەکە چەندێ زیادەکە ئەی ئەگەر دەی چوو بێت ئەگەر دەرزی لەم دەرزیانە ئەم چوو بێتە کونی ئەوێ چوو بێتە بە جوانی ترتیب کرابی ئاوە ئەگەر یەکێ بێ لەولاوە بڵێ ئەمە هەر لە خۆیەوە من هەوامدا وای لێ هات باوەڕی پێەکەی بەڵام لەوانەیە زەلامی لەو لاواڵسی بوو احتیمال هەیە باش ئەی ئەگەر سەد دەرزی بوو هەر سەتی وا بوو قسەی ئەو کابرایە هیچ احتیمالێکی تیامێنێ ئیبراینە ئەم کەونە سەد دەرزی چییە هەر لاشەی یەکێک لە ئێمە هەر لاشەی یەکێک لە ئێمە لەم جەماعەتە لە سەدەها ملیۆن خانە پێک هاتووە هەر خانەیەکیشی معمەلێکە بۆ خۆی یەک خانە لە خانەکانت لە ئیشی خۆی بترازێ سەرەتان دروستە بێ ئیتر ئەبێتە خەلایای سەرەتانی وە تووشی سەرەتان تەکە یعنی ئەم خانانە خانەیەکی عەکس ئیش بکە تێک بچێتە ملێک تو ئەتوانی احتیمالەوە دانی بڵێ وەڵا لە خۆیەوە بووە ئەی براوە من لە خۆمەوە بووم ئەی ئەو ئەی ئەم 100 کەس ئەی 200 کەس ئەی 300 کەس ئەی 400 کەس ئەم کاتە هیچ احتیمالەکان هەر عەقڵی تیا هەر مەجالی نامێنێ لە 100,000 نامێنێ عەفوەن لە 1000 نامێنێ لە ملیۆنا یەکیش نامێنێ بەڵکو لە ملیارە یەک احتیمالیشی نییە بڵێ لە خۆیەوە بووە هەر نامێنێ صفر
احتمالەکان سفرە بێ لە قسەکەم تی ئەگەن یعنی هەروەها بە هەمان شێوە ئێستا ئەم کتێبە ئەگەر بریتی بێ لە پوختەی بیر و باوەڕ و عەقیدە بە بەڵگەی قورئان و فەرموودە ئەم کتێبە ئەگەر حرفەکانی ئەم کتێبە من ئاواکو بێژی حرفن حرف لە ناو دەستی منە ئەگەر ئاوا فڕیدەم پوختەیەک دروست بوو نووسرا پوختە حرفەکانم فڕەدا 4 حرف 5 حرفی یەکی گرد و بوو بە پوختە من ئەگەر بڵێم وڵا ئەمە هەر لە خۆمە فڕەمدا بوو بە پوختە لەوانەیەنێکتان بڵێن وڵایی وایە ئەی ئەگەر بڵێم هەر لە خۆمە فڕەمدا بوو بە پوختەی بیر و باوەڕ مەڵێکتان برا معقول نییە ئەی بۆ ڕێک ئاوا دەرچوو بوو بە پوختەی بیر و باوەڕ تۆزێ دوورە ئەمە ئەی ئەگەر وتم بوو بە پوختەی بیر و باوەڕ و عەقیدە بە بەڵگەی قورئان و فەرموودە باوەڕ ناکەن کەستان ئەی ئەگەر بڵێم یەک کتێبی 1000 و ئەوەنە لاپەڕەیی هەر هەمووی حرفەکانم فڕەدا لە خۆیە بوو بە ئەم کتێبە لەم سەرەوە بە ئەو سەر یەک هەڵەیتیان نییە کەستان باوەڕەکەن ئەی بۆ عەقڵی من کە ئەم کتێبەم نووسێتەوە باوەڕ ناکەن ئەم دنیای و ئەم کەونە یعنی ئەمە احتیمالاتێکە هەر کەسی وا بڵێ هەر زۆر بێ عەقڵە هەر یعنی عەقڵی خۆی بەکار نهێناوە بە هیچ شێوازێم عەقڵە بەکار نایێرێ ئەگەر یەک تۆز بیر کاتەوە یعنی نا یعنی هیچ کەسێسە نایێتە ئەم ژوورەوە بێتە ژوور بڵێ ئەو کتێبانە ئاوا تەرتیب کراوە ئەم مەکتەبە ئاوا دانراوە ئەمە ئاوا ئەم سەماعانە گشتی وا تەرتیب کراوە ئەم جیهازە یعنی هەر لە خۆیەوە بوو ئەمە وەڵڵاهی هەر هەمووتان ئەڵێن وەڵڵاهی درۆکی بەڵام ئەم کەونە باران لە ئەم ئاسمانە و ئەم زەویە و ئەم دارە و ئەم ئەرز و ئاسمانە کەشتی بەم شێوە جوانیە چاومان هەمویان لێرا و لوتمان لێراکەیە و دەممان لێرایە و ڕیشمان ئاواتانێ و قژمان لەبان سەرەوەیە و دەست و باڵ و پێنج پەنجە و پێ و هەموو شتەکان ئەم شێوازە یەکێکی لە شوێن یەکێکی تراد نییە و یعنی ئەمە وەڵا بڵێ هەروە لە خۆیەوە یعنی ئەمە بەڕاستی ئینسانی عاقڵ قەت ئەمە ناڵێ بۆیە یعنی ئێمە بەم بە ناسینی خوا بە بیرکردنەوە لە سیفات و ئەسماکانی خوای گەورە خوا ئەناسین وەکە خواشمان ناسی شەریکی وەخوا قەرار نادەین چونکە ئەزانین هیچ کەسێ ئەمە ناتوانێ بکە هیچ کەسێک لەم دنیای ناتوانێ ئەمە بکە وەڵڵاهی کەس ناتوانێ بیکە داواکارم خوای گەورە بخاتر ناوەجوانەکانی خۆی ڕەحمان پێ بکە هیدایەتمان بدا نوری ئیمان بخاتە دڵەکانمانەوە خوای تەعالا موفقمان بکە لەسەر دینداریەتی و لەسەر ئیسلامەتی ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء